من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلن تجد له وليا مرشدا. لدرس رابردوا باسمان لو كرتكوا مشركان سردمي پیغمبر إخوة عليه الصلاة والسلام قناعتيان بوهبو كخواي جورا خالقة بڕێوەبەری ئەم ئەرزوو ئاسمان و بوونەوەریە دروستکەری مرۆڤەکانە ڕۆزی دەریانە ژیان و مردنیان بەدەست ئەوە بەڵام ئەمە نەیانی هێنایە ناو چوارچێوەی ئیسلامەتیەوە و پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام بەشەڕ هات لەگەڵیان تا ئەو کاتێک کە سەرجەم عیبادەتەکان پەرستشەکان لە دوعا و پاڕانەوە لەسەر بڕین و نەزرکردن و پەناگرتن و سەرجەم عیبادەتەکانی کە بۆ خوای گەورە میهرەبان بە تاک و تەنها سرف بکرێ بۆ ئەمە هاتبوو پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام. مؤلف دەفەرمی والمراد من هذه الكلمة معناها لا مجرد لفظها کە پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام هات و فەرمانی بە خەڵک کرد کە بڵێن لا إله إلا الله. ئەم کەلیمەیە چییە؟ کەلیمەی شادمانە و بەمە ئینسان مسلمان دەبێ. پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام تەنها مجرد لەفظەکە تەنها مەبەستی وشەکان نییە، تەنها کەسێک وشەکان دەربڕێ ئیتر بە دەربرینی تەنها وشەکان نەجاتی بێ ئەبەد. ئەفەرمێ والكفار الجهال يعلمون أن مراد النبي صلى الله عليه وسلم بهذه الكلمة هو إفراد الله تعالى بالتعلق به. يعني نفامكاني بباوران لسردمي پیغمبری خواه عليه الصلاة والسلام ديانزاني مبست لا إله إلا الله تنها دربريني وشكان نية بلكو مبست چيا مبستوي كإنسان دبي لهموشتك أخوي بستي برب العالمين عبادتكاني هموي بخواه قورو مهربان صرفك. والكفر بما يعبد من دون الله ديانزاني كبل لا إله إلا الله اترنا به هيج تيك تر پرستن اترنا به داولا هيج دارو برد بكن اترنا به سجده بو هيج بتك برن قرباني بو هيج بتشتر بكن سربرين بو هيج بتشكب بكن اما اندزاني بو نانا وتشي نانا لا إله إلا الله والبراءة منه فإنه لما قال لهم صلى الله عليه وسلم قولوا لا إله إلا الله كاتب پیغمبر علیه الصلاة والسلام فرمی بلین لا اله الا الله اوان نیانو دب بلین بخوی نجات من بیتر خو کلمه که یلند خو نجات من دبت نه وتیان اجعل الآلهة إله واحدة پرستراوەکانی کردو بە یەک پەرستراو ئێمە دەبێت تەنها لە یەک خوا بپاڕینەوە واز لە هەموو بتەکان بێنین تەنها قوربانی و سەربڕین بۆ یەک خوددا بکەین إن هذا لشيء عجاب ئەمە شتێکی عەجایبە. كوابو لا إله إلا الله تنها وشكان كافينية وبدر بريني تنها لفظك أجر معناه كردوي لقلانا به هيت سودي شي بومروفك نابت يعني منافق كان خواي قولنا فرمي إن المنافقين في الدرك الأسفل من النار لجيلي جيلي أقريد وزخوان باش أوان نالن لا إله إلا الله دغن لا إله إلا الله نوش دكان روج دقرن زکاتشیان دەدا و حەجیان کرد و لەگەڵ پێغەمبەری شا عەلەیهی سەڵات وسەلام جار بەجار بۆ غەزواتێکیش دەرەچوون بەڵام لە ژێری ئاگری دۆزەخەون ئەو لا إله إلا الله سوودی پێیان گەیان سوودی پێیان نەگەیان بۆ چونکە ئەوەی کە بە زمان دەیڵێن شتێکی تر هەیە لە ناخیانە ئەوان لە دڵەوە مەبەستێکی تریان هەیە بۆیە بەو تەنها لەفظە هیچ سوودێکیان پێ ناگەیەنێ. فإذا عرفت أن جهال الكفار يعرفون ذلك فالعجب ممن يدعي الإسلام وهو لا يعرف من تفسير هذه الكلمة ما عرفه جهال الكفار. يعني السير لويا يعني النفام بباوركاني سردمي پیغمبری خوا عليه الصلاة والسلام زياتر شارزان لما لا إله إلا الله لكي لزورك لمسلمان كان أمره يعني چەند مسلمان هەیە دەڵێ لا إله إلا الله و کوفریش دەکا و شەریکش بەخوا بڕیار دەدا و لەگەڵ خوای گەورە میهرەبان شتێکی دەپەرستێ شەخص و دار و بەر دەپەرستێ
بەڵام جاهیلە نەفامە مشتیکانی سەردەمی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام باشتر لە موسڵمانە حاڵی بوون لە وتەی لا ئیلاهە ئیلەڵڵا بۆیە نەیانەوە چونکە دەبوو هەموو عیبادەتەکانیان بۆ خوا سەرف بکردایە. یعنی مشتێکی زۆر عەجیبە مسلمان تۆ مسلمانی چۆن دەبێت لە مانای لا ئیلاهە ئیلەڵڵا تێنەگەی بزانی یعنی چی لا ئیلاهە ئیلەڵڵا. بل يظن أن ذلك هو التلفظ بحروفها من غير اعتقاد القلب لشيء من المعاني. هيا واد زانيت أنها وشيك ولا دم الدرشة يترب بيوي كواتو بزاني مرجي شيء مرجكاني جيب جيب كي داخوازي شيء اللي يكالا إلا الله جيب جيب وانا هيك مفرد داتا أولا تنها ضلي ما دام نتم لا إلا الله يترتواو. مؤلف دفرمي والحاذق منهم يظن أن معناها ئەوانەی کە تۆزێ شارەزایان هەیە لە ئەهلی بیدع لەوانەی کە هۆگری شەریک بۆ خوا بڕیاردان بوون خڵافاون بە دار و بەرپەرستیەوە دەڵێن چی لە مانای لا ئیلاهە ئیلەڵڵا دەڵێن لا يخلق ولا يرزق إلا الله. يعني لا إله إلا الله يعني لا خالق إلا الله ولا رازق إلا الله. خالقني إلا الله نبي رازقني إلا الله نبي ولا يدبر الأمر إلا الله. هاي الدكتورة هي يعني لشريعة إسلامية كاتك كبي بلي لا إله إلا الله شيء ضل لا خالق إلا الله ولا رازق إلا الله. إجا خو أبو جهل جوي وتوه كاو بقسيتو بأبو جهل المسلمانة الرب خو إبليس يجديوت ربي پەروەردگارم ئەویش دەیوت دەیزانی پەروەردگارێکە دێت ئەوە بێ ئەویش هەر مسڵمانە بەقسەی تۆ بێ. بۆیە دەفەرمێ فلا خير في رجل جهال الكفار أعلم منه بمعنى لا إله إلا الله. خێر لەو مسڵمانەیە نییە کەوا جاهل و نەفامێکی کافر شارەزاتر بێ بە مانای لا إله إلا الله لەو. یعنی تۆ کۆڵەکەی دینەکەت بریتیە لە تەوحید و شایەتمان وتنی لا إله إلا الله تۆ بۆ نەزانی معنای ئەوە نەزانی ئەوە مانای چییە ئەوە جێبەجێ نەکەی ئەبێت چ خێرێک لەو کەسەیە هەبێت. بۆیە ئەو کەسە لەسەر چۆنەڵی کەناری ئاگری دۆزەخە دەبێت زوو بە زوو بەخۆیان بچێتەوە. پاشان مؤلف ڕەحمەتی خوای لێبێ سەرنجمان ڕاکێشێ بۆ بابەتێکیکە کە بریتیە لە نیعمەت و بەخششی یەکتاپەرستی بۆ ڕەب العالەمین کە دەڕژێنێ بەسەر موحیدینە کە من نیعمەتێکی زۆر گەورەیە. ببینە خەڵک هەیە مانگا ئەپەرستێ ئەوانەی کە لە چوارچێوەی بازنەی ئیسلامەتیان چەند جۆر ئەدیان هەیە مشکە پەرستێ هەیە مانگا دەپەرستێ هەیە بت دەپەرستێ هەیە بوودا ئەپەرستێ هەیە عیسا ئەپەرستێ. معبودەکان یەجگار زۆرن یەجگار زۆرن. خوای گەورە نیعمەتی ڕژان بەسەرتا لەناو هەموو ئەمانە دەربازی کردی هێنایتە ناو دایرەی ئیسلامەتیەوە. فەزڵێکی زۆر گەورەیە نیعمەتێکی زۆر گەورە دەبێت زۆر دڵت پێی خۆش بێ. ئەو جا لە ناو دایرەی ئیسلامەتیشە دیسانیشەوە شەریک بۆ خوا بڕیاردان هەرە بیندرێ هەیە بینی دارێکە پەرستێ هەیە مەرقەدێکە پەرستێ هەیە شەخصێکە پەرستێ شێخی فڵانە پەرستێ بۆ مانای کە داوای لێ دەکا لی دەپاڕێتەوە پشتی پێ دەبەستێ داوای قازانجی لێ دەکا دەیەوێت زەرەی لێ دوورخاتەوە منداڵی باتێ ئەمە پەرستە شامووی کە بۆی ئەنجامە درێ. خوای تەعالە تۆی پاراست لەوەی کەوا لەناو هەموو ئەمانەشە تۆی جیا کردەوە کە گیرۆدەی ئەو تاوانە ترسناکە نەبووی. ئەمە فەزڵێکی گەورە نییە ڕەب العالەمین بەسەر توی ئایەتی زۆر فەزڵێکی گەورەیە. بۆیە هەر کەسێک موحید بوو لەناو ئاینی پیرۆزی ئیسلامە ئەوە گەورەترین فەزڵی خوای گەورە و میهرەبان بەسەرەوە هەیەتی. لە نیعمەتێکایە هیچ کەسێک لەو نیعمەتەیان نییە هیچ کەسێک لەو نیعمەتەیان نییە. بۆیە دەبێت دڵی پێخۆش بێ لەگەڵ ئەوەشە بترسێ لەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان تووشی شەریک بۆ خوا بڕیاردان بێت. دەبێت ئینسان لە خۆی ئەمین نەبێ بڵێ من تەواوەتر پشتی لێ بکاتەوە. ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ ئیمام الموحیدینە دەیفەرموو چی وجنوبني وبني أن نعبد الأصنام.
خوایە خۆمونەوەکانم بپارێزی لەوەی کەوا بتپەرستین ئێتۆ خۆت بەدەستی خۆت بتەکانت شکانەوە ئێستا تۆ بتەپەرستی بەڵام ئەو دەترسا وجنوبني وبني أن نعبد الأصنام وإذا عرفت ما ذكرت لك معرفة قلب أويك بومرن كرديوا ما مستادله بودرون بويوا وشارزايد بيا كرد لضلوا لبرانبريا وعرفت الشرك بالله وزانيت شريك بخواب الرياردان تشيا شريك بخواب الرياردان شرك تشيا تسوية الله بغيره في ربوبيته وألوهيته وأسمائه وصفاته أو الشركة تسوية الله بغيره في ماذا؟ في ربوبيته أو ألوهيته أو أسمائه وصفاته يعني كسب كي تهاوشاني خواهي قولوا مهربان لتشيا لربوبيته يعني إلا بري وبردني أم كونوا بونو وريا هيا لنا مسلمانانا هيا اعتقادي وهيا كبششي أم كونا لسرشاني عبد القادر جيلانية بشش كشي لسرشاني بدوية أو كسيان لسر شيخي فلان أو الشيخي فلان أقطابي السبعة أوان هريكيان بشيك لبري وبردني أم بونوريان دراوة بسرا لم قمرائية أم اعتقادوا بيرو باورا لا مشكاني سردمي بيغمر نبو عليه الصلاة والسلام أوان ديانود بتنها خوام بونورا بري ودبا أو على ناشي عبد القادريش بشيكي بري ودبا كابول الربوبية هي تيكوتو مسلمانيشا أو ألوهيتي يا لبرستني خواي قورو مهربانا كسيبكاتا شريكي خوا كأميان تيا بربلاوترا أو أسمائه وصفاته يا لناو صفات كاني خواي قورو مهربانا كسيبكاتا شريكي خوا وكم مشركاني سردمي بيغمري خوا عليه الصلاة والسلام بتيشاندانا وبناوي عزالة شو وريان قردبو لعزيزة وناوي خواي قورو مهربانا وريان قردبو لات لإلهوا ابن قيم ده فرمي لبياناسي الشركة زور بدقيقي بياناسي دكا أفرميسي التشبه بالخالق هو التشبه بالخالق أو تشبيه المخلوق به التشبه بالخالق أو تشبيه المخلوق به كسي خوي بشبهنا بخالق بخواي قورو مهربان لوي چی فرمان بخلق باك خلق أو برستن أو تشيا أو كسي مشركة چونکە خۆی بردە ئاستی خواوە چۆن خوا داوا دەکا کە پەرستێ ئەویش داوا دەکا کە خەڵک بیپەرستێ یا بە شێوەیەکی تر تەشبیه المەخلوق بالخالق یعنی مەخلوقێک بەریتە ئاستی خوای گەورە و میهرەبانەوە بیچوێنی بە خوای گەورە و میهرەبان ئەوەی کە بۆ خوای سەرفەکەی بۆ ئەو مەخلوقەشی سەرف بکەی دیارە ئەمەیان چییە بەربڵاوترە بۆیە ئەم دوانە بریتین لە شەریک بۆ خوابڕیاردان ئینسان ئیماندار دەبێ لەم شەریک بۆ خوابڕیاردانە خۆی بپارێزێ و لێی بترسێ بۆچی چونکە خوای گەورە فەرمێ ئین الله لا یغفر ئەن یوشرەک به هەر کەسێ بمرێ شەریکی بۆ خوابڕیاردا بێ خوا لێی خۆش نابێت ويغفر ما دون ذلك لمن يشاء جگە لە شەریک بۆ خوابڕیاردان هەر تاوانی چکەی کردبێ لەژێر مەشیئەتی خوای گەورە و میهرەبانایە إن شاء غفر له وإن شاء عذبه ویستی لێ بێ خوای گەورە و میهرەبان لێی خۆش دەبێ ویستی لێ بێ سزای دەدا بەڵام هەر لە ئاگری دۆزەق دەرەچێ ومن يشرك بالله فقد افترى إثما عظيما هەر کەسە شەریک بۆ خوا بڕیار بدا ئەوە درۆیەکی گەورەی هەڵبەستۆ بۆ خوای گەورە و میهرەبان وإذ قال لقمان لابنه وهو يعظه يا بني لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم گەورەترین ستەمە شەریک بۆ خوا بڕیاردان هەزار زەلام بکوژی وەک ئەوە نییە کەوا سوزدە بۆ کەسەبەری بۆ دارێک بۆ بەردێک بەریت تاوانی ئەمە لە هەر هەمووی گەورەترە بۆیە ئیستینادەن لەسەرم ئایەتە بڕێک لە زانایان دەفەرموون ئەمە شرکی بچووکش دەگرێتەوە چونکە خوای گەورە عامی کردووە إن الله لا يغفر أن يشرك به
بەگشتی باسی کردو جای نەکردوەوە ئەسغەر و ئەکبەر. شەیخ الئیسلامیش دوو بۆچوونی هەیە، جاری وایە دەفەرمێم ئایەتە عامە بچووک و گەورە دەگرێتەوە، جاری واشەیە دەڵێ بەس گەورە دەگرێتەوە. ئیبن قەیمی جەوزی ڕەحمەتی خوا لەوێ دەفەرمێ مەبەست پێ شرکی گەورەیە کە هەر کەسێ پێوەی بمرێ بۆ ئەبەدی و بۆ هەمیشەی لە ئاگری دۆزەخا دەمێنێتەوە. وعرفت دين الله الذي أرسل به الرسل من أولهم إلى آخرهم الذي لا يقبل الله من أحد سواه. كزانيت شريك بخابر ريادان أو ترسناك وهروها ديني سرجم پیغمبران بريتية لتشي لپرستني خواهي قورة بتاكو تنها كخواهي قورة ميران غيري أو هيج تيشي تقبلناك. وعرفت ما أصبح غالب الناس في اليوم من الجهل بهذا. بود دركوي كزورك لمسلمان كان بيش خلقيتر زور بأغان لم حقيقته نازانن شريك بخوا برياردان أمن دتاوانك ترسناك نازانن كاتيك وهاوار لشخصك دكن داواي لي دكن ليدا بارين أو سويندي بيدخون أو شريك بخوا برياردان بۆ نازانن ئەمانە شەریک بخوا بڕیاردانە چونکە ئەوان ئەسڵن لە تەوحید و یەکتاپەرستی بێئاگان. چونکە ئەگەر ئینسان دیراسەی تەوحید و یەکتاپەرستی خوای گەورە و میهرەبان بکە ئەو کاتە بۆشی دەرەکەوێتەوە شەریک بخوا بڕیاردان بریتیە لە چی خۆی لێ دەپارێزێ. عرفت الشر لا للشر ولكن لأوقيه ومن لم يعرف الشر من الخير يقع فيه. كما دەڵێن ئەوە شەریک بخوا بڕیاردانە هەموو جۆرەکانی باز دەکەین مەبەستەوە نییە کەوا هەموو خەڵک بە مشریک بزانین و دەبێ هەموو خەڵک وازەم شیرکە بێنێت و جارێکی تر بێتەوە نا دایرەی ئیسلامەتی بۆی خەڵک بەغەڵە حاڵی نەبێ. ئەمانە ڕوونکردنەوەیە هەر کەسێک لێرە و لەوێ تێکەوتەوە با زوو تەوبە بکا و دەسەڵگرێ. ئەوە شتێ نەکەوتەوە با بزانێ ئەمە شەریک بخوا بڕیاردانە خۆی لێ بە دوور بگرێ خۆی لێ بپارێزێ. ڕۆژێک لە ڕۆژان کەسێکی چەواشەکار کەسێکی گومڕا و گومڕاکەر هەستا ئەوەی بۆ ڕازانەوە گومانی ئەوەی لا دروست کرد کە جائزە بپارێتەوە لە فڵان شەخص یا جائزە داوە لە فڵان شێخ بکە یا قوربانی بۆ فڵان مەرقەد بکە لەسەر عیلم و زانست و زانیاری بێ کە قسەکانی هەمووی گومڕاییە هەموو دەعوەکردن و بانگەوازیکردنە بۆ ئەو شیرکەی کە ئەبوو جەهل و ئەبوو لەهەب لەسەری بووە. أفرمي كاتي أمد زاني أفادك فائدتين دو سدت بيجيني يكمن الفرح بفضل الله ورحمته كما قال تعالى قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا هو خير مما يجمعون. يعني إنسان دبي بتوحيد إخوة بإسلامتي بسنتي بيغمر إخوة عليه الصلاة والسلام بقرآن بيروس بمعنى دل خوش به بمعنى الشادي بجره دل شاد به فبذلك فليفرحوا هو خير مما يجمعون. ابن قيم دفرمي أهل التوحيد هم خلاصة الوجود. يعني بو أويكا إنسان لسر توحيد بيبزانه چم مقامك آيا أفرمي بالاوتي دروسكراوكاني خوان لنا مروفكانا باشتريني مروفكانا لنا مروفكانا. أهل التوحيد يا فرمي هم صفوة الله هل بجاردين أو خلقين خواهي قولوا مهربان هل عند بجيره موحد كوترا أما كسيش موحدة لسر توحيد ويكتاب برستيه بوي بزانة مقام وشبلو بايشي هي كابو إنسان دبي زور ضلي بيخوش بيبوه. دوهم أفادك أيضا الخوف العظيم دبي بشترسي ڕۆژێک لە ڕۆژان شوبهەی گومڕاکەرەکان لات نەدا و گومانت دەدڵا دروست نەکە و هیچ جۆرە شەریک بخوا بڕیاردانێکت دەدڵا خۆش نەکە. فإنك إذا عرفت أن الإنسان يكفر بكلمة يخرجها من لسانه وقد يقولها وهو جاهل فلا يعذر بالجهل. أفرمي چکە جاری وای ئینسان بە وشەیەک لە چوارچەوەی ئیسلامە چێتە دەرەوە کە کوفرە وشەیەک ولقد قالوا كلمة الكفر خوای گەورە فەرمێ کەلیمە وشەیەک
وشەی کوفر لە زمانیان هاتدەرە و گاڵتەیان بە هاوڵانی پێغەمبەر کرد عەلەیهی سڵاو وسەلام قل أبي الله وآياته ورسوله كنتم تستهزئون لا تعتذروا قد كفرتم بعد إيمانكم طب يك وشيء كإنسان بي باور بو لا إسلام دري كرد دروا چونك الضدان لا يجتمعان هو ياسايا دوشتي دشبيك ليك كاتكا كونا بيتوا كفر وإيمان لضلي هيج كسكا بيكو كونا بيتوا بهيج شوازك لدڵی هیچ کەسێکە هەردووکیان کۆنابێتەوە هەر کامێکیان بێ ئەوەکیان دەرێنێتە دەرەوە ئەفەرمێ وەقەد یەقول وهو جاهل جاری وایە کابرا دەیزانێ لەسەر نەفامی خۆی دەیکا فلا يعذر بالجهل لەو کاتەشە ئەمە بە عوزر بۆی حساب ناکرێ ئەم جەهلە دیارە العذر بالجهل یعنی لەوەی کە کەسێک نەزانێ شتێک کوفرە و بیڵێ یا بیکە ئایا پێی کافر دەبێ یان نابێ ظاهری کەلامی مؤلف دەفەرمێ لێرەیە دەڵێ ئەم عوزرە نابێتە بیان و بۆ ئەوەی کەوا پێی کافر نەبێ بەڵکو لە دینی ئیسلام دەرێکات دەرەوە با نەشزانێ ظاهرەکەی لێرەیە واڵێ بەڵام ئەگە بگەڕێنەوە بۆ کتێبەکانی کەی مؤلف ڕەحمەتی خوای لێبێ دەبینین لە کتابەکانی کە لە هەر هەمووی ئیقرار دەکات لەسەرەوەی کەوا هەر کەسێک شتێکی نەزانی ئەوە دەبێتە مانع لەسەرەوەی کەوا حکمی کوفر بدرێ بەسەریە و ئەمەش معتەقەدی ئەهلی سونە و جەماعەیە کە کەسێک ئەگەر نەیزانی شتێک کوفرە بیکات لەسەر نەزانین ئەوە پێی کافر نابێ چونکە خوای گەورە و میهرەبان دەفەرمێ چی وما كنا معذبين حتى نبعث رسولا وما كنا معذبين حتى نبعث رسولا خوای گەورە فەرمێ سزای هیچ کەسێک نادەین تا پێغەمبەرێکی بۆ نەنێرین و ڕوونکردنەوە بدا ئەو پێغەمبەرە لە ئاەتێک ترا فەرمێ إلا بلسان قومه ليبين لهم لە سوورەتی ئیبراهیمە پێغەمبەرێک بە زمانی ئەو قەومە بچێ و بۆیان ڕوون بکاتەوە ئەوجا لە دوای ئەوە خوای گەورە مرا سزایان دەدا ئیقامە حوجان دەبێ بکان پێغەمبەرە یا خوای گەورە دەفەرمێ رسلا مبشرين ومنذرين وبيغمر عليه الصلاة والسلام فرمديك هذا فرمي والذي نفسي بيده لا يسمع بي يهودي ولا نصراني ثم يموت ولا يؤمن بي إلا كان من أهل النار سن بخوا هيج كابرايك يجولك يا خاص برس نصراني نية پەیامەکەی منی پێ بگە کە پێی گەیشت لە دوای ئەوە باوەڕی پێ نەکە ئەها فەرمی چی لا يسمع بي دەبێ بیبستێ پێی بگە بۆی ڕوون بکرێتەوە لە دوای ئەوە ثم لا يؤمن بإيماني بمن هنا كبمري بو چۆ دەچێ بۆ ئاگری دۆزەخ دەچێ بە هەمیشەی لە ئاگری دۆزەخا دەبێت إمام قرافي دفرمي لفروقة أفرمي القاعدة الشرعية دلت على أن كل جهل يمكن للمكلف دفعه لا يكون حجة للجاهل أولا رأى أما فاصلة وأما بس شيء مؤلف رحمة إخوائي بليريا دفرميتي همو جهلك نزانينك إمكان هبه كابرا لسر خوي لاي بري واتا أو جهل لسر خوي لادا دفعي بكا لبردسيابه بلام خوي نيوه فير بيت پشت بكا لويك فير بيت لا يكون حجة للجاهل بم جهل نزانينا عذر بو كابرا ناهينين وكبلين حكمي كفركي بسرا نادري بو چونکە لەو جەهلەیە لەو نەزانینەیە خۆی کەم تەرخەم بووە لە جەهل و نەفامەکە کێ کەم تەرخەم بووە خۆی کەم تەرخەم بووە عیلم و زانست و زانیارەکە هات پشتی تێکرد نەیویست بیزانێ دوای فعلە کوفرەکەی ئەنجامدا ناشزانێ ئەمە کوفرە ئایا پێی کافر دەبێ بەڵێ پێی کافر دەبێ بۆ چونکە علمەکە هاتە پێشەوە ئەو پشتی تێکرد ئامادە نەبوو کەوا تەسمیلی بێ ئەم جۆرە جەهلە بە عوزر حساب ناکرێ ئەمما باباقی جەهلەکانی کە کابرا نەیزانیوە ئەوە دەبێتە عوزر و مانعێک لەوەی کەوا حکمی کوفر بدرێ بەسەر خاوەنەکەیە
و دیارە بابەتی تەکفیر و شروطی تەکفیر و موانعی تەکفیری لەکوێ باسەکرێ لە کتێبی فقه باسەکرێ لە کتێبی فقه باسەکرێ و بابەتەکە بابەتێکی ئیجتیهادیە لەو مانعانەی کەوا غەیری جەهل کە دەبێتە مانع بۆەوەی کەوا ئینسانەکە پێی کافر بێ بریتیە لە ئیکراه زۆرکردن کەسێک زۆری لێ بکرێ کارێکی کوفر بکە بەمەش چی نابێ پێی کافر نابێ إلا من أكره وقلبه مطمئن بالإيمان و هەروەها لە موانعی کوفر دیسانەوە بریتیە لە چی لە قفڵبوون داخستنی عەقڵی ئەو موسڵمانە بە شێوەیەکی وا تووڕەبێ کە ئیتر چۆن ئەڵێ عەقڵ و بیر و هۆشی دابخرێ هۆشی بەخۆی نەوێ کە چی دەڵێ دەو کاتێگەر کوفریش بکە پێی کافر نابێ یا لە کاتی زۆر دڵخۆشیە بە شێوەیەکی وا دڵی خۆش بێت کە نەزانێت چی لە دەمی دێتە دەرەوە وەکو ئەو کابرایەکەوە هەمووتان بیستوتانە کە پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام باسی فەرمێ الله أشد فرحا بتوبة عبده من أحدكم كان على راحلته وعليها طعامه وشرابه ئەو پیاوەی کە لە سەفەرێکە لەسەر وشترەکەی نان و ئاوەکەشی لەسەرە لە سەحرایەکە ڕاکشێ سەر بڵند دەکاتەوە تەماشاکە وشترەکەی نەماوە یعنی ئەسبابی ژیانی ئەم کابرا لەسەر مشترەیە ئەوە ڕوحەکە لای خۆی گەورە و مهرەبانە بەڵام ئەسبابی ژیان وا لای مشترەیە نەوشترەکە ماسواری بێ نەنەوە ئاوەکەش ماوە لە سەحرایەکەوە ئەم سەرۆسەرشی نازانێت چی وێ کابرا ڕێژە سێبەری دارێکە ڕاکشە هەتا چاوەڕێی مردن بکە کە سەری بەڵند کردەوە وشترەکە بەدیار سەرەوە بوو ئەوسا فأخذ بخطامها ئەوەندەی پێکراکە ڕەشمەکەی وشترەکەی گرت لە حەشبەتا چی وت قال اللهم أنت عبدي وأنا ربك خوا تۆ بەندەی منی ومن پەروەردگاری تۆم أخطأ من شدة الفرح ئایا ئەم کابرایە بەم قسەیە پێی کافر بوو پێی کافر نەبووە هەر گوناهباریش نەبووە بۆ چونکە لە شدەی خۆشی و خۆشحاڵیە فکر و هۆشی داخرا و قسەکەی پێچەوانە کردەوە و هەروەها بە هەمان شێوە لە مەوانعی تەکفیر بریتیە لە شوبهە شوبهەیەک کە کابرا لایەتی ئاەتێکی تەویل کردووە فەرمودەیەکی پێغەمبەری عەلەیهی السەڵاتو وەسەلام تەویل کردووە و بەمەش دیسانەوە کابرا چی ناکرێت تەکفیر ناکرێت یعنی معتەزیلەکان نیانەوت قورئان مەخلووقە ئێوە کوفرە قورئان سیفەتەکە لە سیفەتەکانی خوای گەورە میهرەبان کەلامی خوایە هەر کەسێ بڵێ مەخلووقە ئێوە کوفرە بەڵام هیچ زانایەک و تو ئەو عالمان ئەو معتەزیلە چییە کافرە خەواریج خوێن و ماڵی مسلمانان هەان حەڵال کردویان نا حەڵالکردنی شتێکی محەڕەم کوفر و بێدینیە دەرچوونە لە دینی ئیسلام بەڵام زانایانش دیسانەوە زۆربەی هەرە زۆری زانایان چیان نەکردووە خەواریجیان بە کافر لە قەڵەم نەداوە و باقی فرقە گومڕانی کەوا لەسەر ئەساسی تەویلێک شتێکی کوفریان کردووە بۆ تەمانعێک لەوەی کەوا حکمی کوفر بدرێ بەسەریانە أفرمي وقد يقولها وهو يظن أنها تقربه إلى الله يعني جاري وهي كابرا شتێکی کوفر دەڵێ وا دەزانێت لە خوا نزیک دەبێتەوە پێی یعنی کاتێ هاوارە کاتە شێخێک یعنی کاتێ هاوارە کاتە پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام وازانێ بەمە چیەکە عیبادەتێکە و لە خوا پێی نزیک دەبێتەوە جاهیلە نەفامە نازانێ كما كان يظن المشركون خصوصا إن ألهمك الله ما قص عن قوم موسى مع صلاحهم وعلمهم أنهم أتوا قائلين يعني قومەکەی موسا کاتی خوای گەورە و مهرەبان دەربازی کردن بە بەرچاوی خۆیانەوە ئەو دەریایی بۆیان دوولەت کرد و بەناو دەریاکە پەڕینەوە چوونە ئەو بەرەوە ئەنجا فیرعەون و دارۆستەکەی هاتنە ناو دەریاکە و خوای گەورە و مهرەبان ئەو دەریایی هێنایەوە یەک هەمویان نوقمی ژێراوە بوون خوای گەورە فەرمێ وجاوزنا ببني إسرائيل البحر فأتوا على قوم يعكفون على أصنام لهم کاتێ پەڕینە ئەو بەری دەریاکەوە زۆری بەسەرا نەچۆ خوای گەورە و مێرەبان سەرکەوتنی خۆی پیانی نیشانداوە دەسەڵاتی خۆیان بینی
قەومێکیان بینی وا بەدیار هەندێک بتەوە دانیشتون اعتکافیان کردووە. قالوا يا موسى اجعل لنا إلها كما لهم آلهة. هەندێکیان وتیان ئەی موسا چەند شتێکی ئاوهاش بۆ ئێمە دانێ وەکو خوا بیپەرستین هەروەکو چۆن ئەوان هەیانە. قال إنكم قوم تجهلون. ئێوە قەومێکی جاهلن نەفام و نەزانن چۆن شتی وا دەڵێن. ابن كثير كاتب فرمي يخبر تعالى عما قاله جهلة بني إسرائيل. جاهل كان بني إسرائيل ما ينكر كسك جاهل نبشتي ونالت. وكاتك لجنگي حنين پیغمبر عليه الصلاة والسلام خلقك زوري لقلابو هندي كان تازه مسلمان ببون كافر ومشركان كان هبو داري كان لابو بيدو تراتي ذات أنواط خلق شيرتي لكان بقيا كرت بۆ ئەوەی کەوا بە جوانیبی پێکە بۆ مفەڕق بە پیرۆزان دەزانی دارەکە. بۆیە هەندێک گوتیان چی قالوا يا رسول الله صلى الله عليه وسلم اجعل لنا ذات أنواط كما لهم ذات أنواط. ئێوەی ئەوانەی کەن شەریک بخوا بڕێردانە هەندێک سەحابین تازە مسلمان بوون وتیانەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام تارێکی لەو جۆرەش دەستنیشان کە بۆ ئێمە تا ئێمەش شریکەکانمانی بەقەیا بکەین بۆ ئەوەی کەوا بیپێکێ و داوای مفەڕقی لێ بکەین و بە پیرۆزی ڕابگرین. قال قلتم والذي نفسي بيده كما قالت بنو إسرائيل اجعل لنا إلها كما لهم آلهة. باشە داواکاریەکەی ئەم سەحابیانە شرکەیان نا شرکە بەڵام پێغەمبەر عليه الصلاة والسلام وتی ئەو مشرک بوون نە بەڵکو فەرمووی ئێوە هەمان قسەی بەنی ئیسرائیلتان دووبار کردەوە. یعنی ئەو نەفامی کە ئەوان داوایان کرد هەمان شتەکە تۆش داوای دەکەی لەوەی کەوا دارێکت بۆ دابنێم بیکەی بە مفەڕق خەڵک شیر و تیری بەقەیا بکە. کابوو ئەمە مؤەلیف لێرەیە ڕوونکردنەوەی زیاتر دەدا لەوەی کەوا جەهل زۆر جار دەبێتە مانع بۆ ئەوەی کەوا کەسەکە حکمی کوفر بەسەریا بسەپێندرێ. فصلی پێنجەم ئەفەرمێ حکمەتی خوای گەورە وایە کەوا بڕیاری داوە بۆ سەرجەم پێغەمبەران و دۆستە نزیکەکانی خۆی کە دوژمنی بۆ داناون لە جنۆکۆ مرۆڤەکان. بۆ خوای گەورە بۆ پێغەمبەران دوژمنی داناوە یا بۆ ئەولیا دۆستەکانی خۆی للئبتلاء والتمحيص بۆ تاقیکردنەوە ئبتیلا چونکە دنیا شوێنی چییە امتحانە. أشد البلاء الأنبياء ثم الأمثل فالأمثل يبتلى الرجل على حسب دينه فإن كان في دينه صلابة اشتد بلاؤه وإن كان في دينه رقة خفف عنه. بۆ ئەوەی کەوا خوای گەورە و میهرەبان بۆ ئەرد خوای گەورە خۆی باش مرۆڤەکان دەناسێت پێغەمبەران و دۆستانی خۆی باش دەناسێت بەڵام بۆی بۆ ئەرزی واقع بۆ حکمەتی ئیبتیلا و تەمحیص و بەرزکردنەوە و پاکردنەوە وەکو زێڕێک چەند ئاگری لێ بدەی زیاتر بدرەوشێتەوە ئاوها. أفرمي واعلم أن الله سبحانه من حكمته لم يبعث نبيا بهذا التوحيد إلا جعل له أعداء كما قال الله تعالى وكذلك جعلنا لكل نبي عدوا شياطين الإنس والجن يوحي بعضهم إلى بعض زخرف القول غرورا. بەو شێوەیە دامانناوە بۆ هەموو پێغەمبەرێک دوژمنێک لە شەیتانەکان شەیتانی ئینسی بێ یا جنی بێت. شەیتان لەناو مرۆڤەکانیشا زۆرە و شەیتان الذي شطن عن الحق ئەوەی کە لە حەق لای داوە جاجاری بە جنۆکەش دەوترێ شەیتان بە ئینسانش دەوترێ شەیتان بە حەیوانیش جارە دەوترێ شەیتان. ئەو کاتێکەوە عومەر ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ فەتحی بەیت المەقدس کرا ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاح ئەسپێکی بۆ هێنا سوار پشتی بوو دەلەرزا و دەڕۆی بەم لاولایەوە نەدەوەستا فەرمووی ئینەما ئەڕکەبتمونی شەیطانن ئەوە منتان لەسەر شەیتانێک دانەوە. یعنی چی شەیتان؟ نەک جنۆکە. یعنی ئەمە ئەوە نییە کە بۆی دانراوە ڕێڕەوی ڕێکوپێکی خۆی نەگردووەتە بەر ئەم ئەسپە. بۆیە دژمنانی خوای گەورە و میهرەبان و دژمنانی پێغەمبەران لە جنۆکە و شەیتانەکان یوحی بعضهم إلى بعض
هەندێکیان ئیلهام بۆ هەندێکیانێن یعنی یارمەتی یەکتر دەدەن شەیتانە جنۆکەکە وەسوەسەی شەیتانی بۆ ئەم مرۆڤە دروست دەکات تا چۆن پیلان لە کێ بگێڕێ لە پێغەمبەران و شۆنکەوتوانی پێغەمبەران بگێڕێ لە ڕێگەی چیەوە زخرف القول قسەی ڕازاوە بە قسەی ڕازاوە دەیەوێت جاری وایە چی بکە دژایەتی شێ بکە پێغەمبەران و شوێنکەوتوانی پێغەمبەران بکە زخرف القول غرورا ولو شاء ربك ما فعلوه فذرهم وما يفترون خوا بیویستایە ئەو شتە ڕووی نادا بەڵام وەکو باسمان کرد ئەمە ئیبتیلایەکە حکمەتی رب العالمینە کە ئەم دژمنانی داناوە لە قەدەری کەونیە نەک لە قەدەری شەرعیە چونکە لە قەدەری کەونیە کە خوای گەورە هەموو شتەکانی دروست کردووە بڕیارشی داوە لەسەرەوەی کە ئیبلیس چیەکە مرۆڤەکان لە خشتە دەبا و یاخی دەبێ و هەموو ئەو شەڕ و خراپانش کەوا ڕوودەدا خوای گەورە میهرەبان ویست و ئیرادەی لەسەری هەیە بەڵام مەرج نییە هەر شتێک خوا ویست و ئیرادەی لەسەری هەبێت پێی خۆش بێ و پێی ڕازی بێت مەرج نییە خوای گەورە ویستێتی لەسەرەوەی کە ئیبلیس دروست بێ و ئیبلیس شەڕ و خراپە بنێتەوە لەسەر زەوی بەڵام پێی خۆشە کە شەڕ و خراپە بگێڕێ لەسەر زەویان نەخێر پێی خۆش نییە ئەو بابەتێک کە ینی پەیوەندی بە قەدەرەوە هەیە ئەگەر لە شوێنی خۆیان باس بکرێ أفرمي وقد يكون لأعداء التوحيد علوم كثيرة وكتب وحجج كما قال الله تعالى فلما جاءتهم رسلهم بالبينات فرحوا بما عندهم من العلم وحاق بهم ما كانوا به يستهزئون أفرمي رنجا ليرة ولوي لا دجمناني يكتابرسي چی هەبێ هەندێک علم هەبێ کە لای خۆیان علمە کتێبیان هەبێت لەسەر چاواشەکارێکی خۆیان نووسی بێتیانەوە یا هەندێک شوبوهاتیان هەبێ کە لای خۆیان بە حوجە لە قەڵەمی بدەن و بە دەلیلی لە قەڵەم بدەن چونکە ئیبلیسیش کاتێکەوە یاخی و سەرکەشی کرد وەخوای گەورە و میهرەبان فەرمووی تۆ بۆ سوژدەت نەبر بۆ ئادەم حجەکەی چی بوو قال أنا خير منه خلقتني من نار وخلقته من طين بەڵگە دێنێتەوە دلیل دێنێتەوە ئەڵێ من چاکترم لەو بۆیە سوژدەم نەبر چونکە من لە ئاگر دروست کراوم و ئەوش لە خۆ دروست کراوم من لەو چاکترم کەوا شوبهەی پێیان نا شوبهەی پێیە لای خۆی بە حوجەی دادەنێ بەڵام حوجەکەی بەتاڵە و شوبهەکەی شوبهەیەکی پوچەڵ و تیا چووە خوای گەورە فەرمێ فەلەمما جاءتهم رسولهم بالبينات ئەها کاتێک خوای گەورە باسی حوجەی پێغەمبەران دەکا بەچی بە قڵەمیدا بەیینات يعني زۆر ڕوونن بەڵگەکان فرحوا بما عندهم من العلم ئەوان دڵخۆش بوون بۆ عیلمەی کەلایان هەیە کە چی بوو کە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام بانگی خەڵکی دەکرد بۆ یەکتاپەرستی بانگی خەڵکی دەکرد بۆ یەکتاپەرستی بۆ زیندوو بوونەوە دەیانوت چی ئێمە زیندوو ناکرینەوە و سزاش نادرین دەیانوت خوا چۆن ئەم خەڵکە زیندووە کاتەوە چۆن توانای زیندووکردنەوەی خەڵکیە کەسێ بێ بەخۆڵ چۆن زیندوو دەکرێتەوە ئەمە لای ئەو چییە لا ئەو عیلمە لا ئەو حوجێ لا ئەو بەڵگەیە کە لە کاتێکە خۆی باتڵە واروها پوچەڵ و لە ناوچووە ئەگەر ناخوای گەورە کەسێ دروست کاتوانێت جارکش درستی بکاتەوە هەر بە عەقڵیان بیریشی لێ بکەیتەوە بەڵام لای ئەوان ئەمە چییە عیلمە و دڵیان پێ خۆشە و باسی دەکەن کتێبەکانیانی پێ دەڕازێننەوە و مناقەشە و مجادلەی پێ دەکەن لە بەرامبەر ئەهلی سونە و جەماعەیە بەڵام بە خۆشحاڵیەوە بەڵگە پوچەڵ و باتەڵەکانیان لە بەرامبەر بەڵگەکانی ئەهلی سونە و جەماعەیە خۆی ناگرێ چونکە خوای تەعالە دەفەرمێ وقل جاء الحق وزهق الباطل إن الباطل كان زهوقا كاتي حق هات باطل چی دەبێ بۆ خۆی پوچەڵ دەبێتەوە هەر ببینین یەکسەر لە ناو دەچێ چۆن مەسیح الدەجال کاتێ مەسیحی کوڕی مەریەم دەبینێ دەتوێتەوە بەڵگەی حەقی شوایە کاتێ دێ بۆ خۆی ناحەق هەر کۆتایی پێدێت چونکە ئەسڵەن ئین الباطل کان زەهوقا باطڵ و گومڕایی بۆ خۆی تیاچووە لە دەرسەکانی داهاتۆ بە ئیزنی خوای گەورە و میهرەبان ئەچینە فەسڵی شەشەم و چەند بابەتێکی کەی گرنگ باس دەکەین و پاشان دەچینە سەر
دانە بەدانەی بەتاڵکردنەوەی ئەو شوبهاتەی کەوا دەیهێننەوە لە بەرامبەر ئەهلی تەوحیدا کاتێکە دەعوە بە تەوحید یەکە پەرسی خوای گەورە میهرەبان دەکرێت شوبهات و گومان دەهێنرێتەوە دوای إن شاء الله وبابتانا باسكين أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.